ئەم کاتتان باش ئازان و خۆشەویستان، من شەماڵ عەلی مجاهشتر لە ڕێگەی کەناڵی هیواوە لە خزمەتیەوەی ئازیزام بۆ پێشکەشکردنی بەرنامەیەک یاخود قسە و باسێک سەبارەت بە بابەتێکی سیاسی کە پێم وایە گرنگە ئەمڕۆ قسەی لەسەر بکەم. دیارە بەر لەوەی کە بەرنامەکە دەست پێ بکەم پێم خۆشە ئەم ئاگاداریە بڵاوکەمەوە کە ئەم بەرنامە تەنها لە ڕێگەی یوتیوبەوە پەخشە بێ، هیچ کەناڵێکی ترەوە پەخش نابێ. هەر بۆیە خۆم هەوڵەدەم کە لە ڕێگەی یوتیوبەوە بیخەمە سەر فەیسبوک بۆەوەی بینەرانیشی زۆرترمان لەگەڵا بن. بە یارمەتی ئێوە کەمێک ئەمە وەختە بە بەڵێ ئەم باسە دیارە وەک لە ناونیشانەکەیە دیارە سەبارەت بە بردنەوەی زۆران مەمدانیە. پێم خۆش بۆ قسە و باسێک سەبارەت بەم بابەتە بکەم، چونکە پێم وایە بابەتێکی زۆر گرنگە و حتمما لەم ڕۆژانەی داهاتوە لەلایەن میدیاوە تیشتی زۆرتر دەخرێتە سەر میدیای کوردی. تا ئێستا کەمتر بایەخیان پێداوە، بەڵام حتمما قسەی زۆر لەسەرەکرێنگان ئەم شەویش هەواڵی جۆر بە جۆر هەرەوەی کە لە میدیاکانی عەرەبی ئەوانیان بڵاو بێتەوە، دووبارە بڵاو بێتەوە. منیش بە پێویستم زانی و باشم زانی کە لە ڕوانگەی خۆمەوە سەبارەت بەم باسە ڕووکردنەوە بدەم تا ئەو جێگای کە ئاگاداری دۆخی هەڵبژاردنەکان و دۆخم کە لە ئەمریکا تایەتی هەم زانیاری بدەم و هەم باری سەرنجی خۆم لەم بابەتەوە ڕوون بکەمەوە. هاوڕیانێک کە بینەرەمان نەگەر زەحمەت بکێشن لینکی یوتیوبەکە لە ڕێگەی سۆشیال میدیای خوانەوە بڵاو بکەنەوە بۆی بینەرانێکی زۆرترمان لەگەڵا بێ. بەرحاڵم بەرنامەیە دواتیژ ئەگەر بینراوە هاوڕیانێک کومنتیان هەبوو توانن کومنتەکانی خۆیان بدەن و من خۆشحاڵە بم کە بە چاتیش بێت لە گفتوگۆ لەگەڵ ئێوەی عەزیزا بم. بەڵام ئەگەر ئێستا هاوڕێک سەرنجێکی دیاریکراوی هەیە یاخود ئێوێ لە ئەم بابەتە بەشدار بێتەوەوانە ئاگادارم کاتەوە حتمما فرسەت ئەبێت کە بۆ ماوەیەکی کورتیش بێ قسە و باسی خۆی بکە. بەرحاڵ شەوی ڕابردوو یاخود بڵێن ئەم بەیانیە زوو ئێمە هەواڵەکەمان پێگەشت، بەڵام دیارە شەو درەنگ شەوی ڕابردوو کۆتاجار بۆ یەکەمین جار لە مێژووی هەڵبژاردنەکانی نیویۆرکە کەسێکی سۆشیالیست دیموکراتیک سۆشیالیستە بوو بە عومدە یاخود بوو بە بڵێن بەڕێوبەری شاری نیویۆرک. نازم عومدە بە کوردی چی لێرەوە، بەرحاڵ بە ئینگلیزی پێڵێن مایر، یعنی کەسی سەرەکی یاخود بەڕێوبەری شار. بەرحاڵ ئەم هەڵبژاردنە دیارە دوو کاندیدی تیژ بەشدار بوون، تایەکیشیان کاندیدی حیزبی دیموکراتەکان بوو کە پاش ئەوەی زۆهران مەمدانی یاخود ئەم کەسە سۆشیالیستەکە قسەمان کرد لەبارەیەوە لە هەڵبژاردنە بەراییەکانە لەوی بردەوە وەکو کاندیدی حیزبی دیموکرات دەرکەوت. ئەم کەسە خۆی وەکو کەسێکی سربەخۆ درۆکۆمە خۆی وەکو کەسێکی سربەخۆ کاندید کرد، یەکی ینی کەسێک لەوانە نەبوو کە حیزبی دیموکرات کاندیدی کرد بێ لە بەرەوەی کاندیدی حیزبی دیموکرات بوو بە زۆهران مەمدانی کە لە ڕاستیە خۆی چۆتە سەر لیستی حیزبی دیموکراتێکی نا لە بناغەوە ئەو ئەندامی جوڵانەوەیکی ترە بە ناوی دیموکراتیک سۆشیالیست یاخود سۆشیالیستە دیموکراتەکان. تەمەن ناکاتە سۆشیال دیموکرات دواتر لەسەر جیاوازێکی قساکەم.
بە هەر حاڵ ئەم کەسە کە لەسەر لیستی حیزبی دیموکرات خۆی کاندید کە سەرنجام ئەندرۆ کۆمۆ نەیتوانی ببێ بە بڵێن بەربژێر بۆ نوێنەراتیکردنی حیزبی دیموکرات ئەم بوو و کەسێکی تریش کە ناوی سلێوەیە لە شاری نیویۆرک کە نوێنەری کۆماریەکان بوو بەشداری بوو لەم هەڵبژاردنە سەرنجام زۆران مەمدانی بە فاستێکی گەورە لە هەردوو بڵێن کاندیدەکەی بردەوە و بۆ یەکەم جار ئەم سۆشیال دیموکراتە ئەم سۆشیالیستە دیموکراتە بوو بە مایۆر لە شاری نیویۆرکە. طبعا حتما بەشێک لە بینەرانوانی ئازانی کە ڤیددیویا بینن دواتر وایان بیستووە کە لەلایەن خەڵکانێکی زۆرەوە بەتابەتی لەلایەن ئیسلامەکانەوە بانگەشەوە کرێکە زۆران مەمدانی موسڵمانە و سەرنجام موسڵمانێک بردیەوە و دینی ئیسلام سەرکەوتووەمەە بابەتە زۆر لەوەوە دوورە زۆران مەمدانی کەسێکە سۆشیالیستە هەر بەم معنایش ئەلمانیە بەڵامەکە خۆی بە موسڵمانە زانێت دیارە بۆ پێەیە کە موسڵمانەکان لە نیویۆرکا بە تایبەتی هەمیشە و دایم و ماوەیەکی دوور و درێژە بڵێن بوونەتە قوربانی هێڵاواردن و جاکاری ئەوانە ئەو بە معنایە نایەوێ ئەم گروپە کە دەرحەق بەو جاکاری و هەڵاواردن ئەنجام درراوە خۆی بکگەرنا زۆران مەمدانی کوڕی یەکێک لە ئاکادیمیستە بڵێن ئەفریقی ناسەکانە ئەو بەڕەچەڵک دیارە لە هیندستانەوە چوون لە ئەفغانستان لە ئۆغەندا جێگیر بوون ساڵانێکی دوور و درێژ دیارە خەڵک ئەم واقعەتە نازانێت کە ئۆغەندا ماوەیەکی دوور و درێژ جالیەکی هندی گەورەی لێبووە کە لەگەڵ داژی کاری بەریتانیا چوون بۆ لەوێ نیشتەجێ بوون مامدانی کوڕی خێزانێکە کە لەو جالیە بوون و لە کەمبالا جێگیر بوون لە ئۆغەندا و ئەم کەسێکی ئەکادیمیستە لەوانن کە پیانەوترێ بڵێن پۆست کۆلۆنیالیستەکان یاخۆ دە دیراسە پۆست کۆلۆنیالیستیانە کە کۆلۆنیالیزم وەکو سەرەتایەک بۆ مێژووی ئەفریقا بین بەرحاڵ ئەو دایشی بڵین دەرهێنەرێکی ژنە و دایکی دیارە بە دیانەت و بە ئاین بە ڕەچەڵک هیندوسیە موسڵمان نییە باوشی لە خێزانێکی موسڵمان و شیعەیە بەڵام دیارە ئەویش بۆ معنایە کە موسڵمانێکی پەیڕەوکاری دین و ئاین بێتەوەوانە بۆ معنایە نییە بەڵام سەرنجام بە ڕەچەڵک ئەو موسڵمانەوە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئەو بەشێک بێت لەو ئەقەلیەتە یاخود لەو کەمایەتی کە لە ئەمریکایە و ئەمڕۆ لە بەشێکی زۆری ئەوروپایە هەڵاواردن دەرهەکان ئەنجامەدرێ و بە معنایە ئەو ناوێت لەم ناسنامەیە دەست بەرداری ئەم ناسنامەیە بێ بە معنایە ئەو موسڵمانە گەرنا ڕسمێکم بینی هەندێک لە ڕاستڕەوەکان کردبیان لە جاتی پەیکەرێکی ئازادی 4 پەیکەری ئازادیان کردبوو لەسەر شۆ نووسیبیان مەثنەن وەثولاتەن وەڕوباع گوایە ئیتر مامدانی لە نیویۆرکیشە قانونی شریعەتی ئیسلامی دێنە کەمانە هەمووی لە ڕاستیەوە دوورن چ ئەوانەی کە لە بڕوانگەیشی ئیسلامیەوە ئەم پرۆپاگەندانە بڵاوەکەن و چێوانی لە ڕوانگەیشی ڕاستڕەویەوە ئەم پرۆپاگەندانە دژی زۆران مەمدانی بڵاوەکەنەوە هەموومانە دوورە لە ڕاستیەوە زۆران مەمدانی بەشێکە لە سۆشیالیستە دیموکراتەکانی ئەمریکا کە دیارە ئەم ڕەوتە جیاوازە لە سۆشیال دیموکرات ینی ئەمانە لە بناغەوە سۆشیال دیموکرات تەرجمە ڕاستەقینەکەی بێ بە بڵین دیموکراتی کۆمەڵایەتی نەک سۆشیالیست بەو معنایی کە سۆشیالیست بیانی لە پێناوی سۆشیالیزما خەبات بکە بەڵام دیموکراتیک سۆشیالیست بەخۆیان بە سۆشیالیست دەزانن خۆیان بە بڵین داکۆشی کار لە سۆشیالیزم ئەزانن بەڵام بە خۆیان ئەڵێن ئێمە بڵین بەشە دیموکراتی خوازەکەی ناسۆشیالیزمین یا بە معنایانێ خۆیان بە معنای
دەکەنەوە کە ئەمە فەرقی هەیە تەبعاً لەگەڵ سۆشیال دیموکراتەوە ئەوانە سۆشیال دیموکراتێک کە لە دنیاە زۆر بەرەو ڕاستەوی ڕۆیشتووە ئەم ڕەوتە لەو ڕۆتانەنی ئەوانی کە متابعی سیاسەتی ئەمریکایان کردبێ و متابعی باس و بابەتەکانی بڵێ دیموکراتیک سۆشیالیستەکانیان کردبێ کە بڵاوکراوەیشان هەیە بە ناوی جاکۆبین و ئەوانە وتاریتیا بڵاوکەنەوە سەبارەت بە مێژووی مارکسیزموانە قساکەن ئەزانن کە ئەمان زۆر زیاتر بڵێن پابەندی مارکسیزم و مارکسیستەکانی ڕابردوون لەوانەی کە بەخوانە سۆشیال دیموکرات لەم ڕۆیە بەرحاڵەمە لێریا بۆستێ سەرنجام ئەم بردنەوەیە بوو بە مایەی ئاهەنگگێڕانی زۆرێک لە ئازادی خوازان و خەڵکانی پێشکەوت و خوازی دنیا و زۆرێک بە نیشانەی سەرکەوتنیان زانی بەسەر هەموو پرۆپاگەندانی کە لە دژی سۆشیالیزم و لە دژی مارکسیزم و تەنان لە دژی کۆمونیزمیش ئەنجام درراوە لە ڕابردووە دیارە بەو ئەندازەی کە ڕاستڕەوەکانی وەکو ترامپەوەمانە بەکارە ساتێکی گەوریان زانی و بەو ئەندازەی کە ملیاردێرەکان کە 26 ملیاردێر چەند ملیۆن دۆلاریان خەرجی پرۆپاگەندە دژبەرەکانی زۆران مەمدانی کرد بۆی نەیباتەوە چەند ئەوان بەمە ناڕەحەت و نیگەرانن هێندە خەڵکی ئازادی خواست خەڵکانێک کە بخۆیان بە چەپەزانن یاخۆیان بە سۆشیالیستەزان لە دنیاە بە نیشانە و بڵین تونپێکیشیان بینی لە دۆخی سیاسی نەک تەنها نیویۆرکە نەک تەنها ئەمریکا بەڵکو هەموو دنیا بەرحاڵ ئەمە دیارە منیش لە بەشێک لەم خۆشحاڵیە و لە بەشێک لەم بڵێن هەڵوێستگرتنە یاخود هەڵسەنگاندنە هاو بەشم منیش پێم وایە ئەمە نیشانیدا سەرنجام پاش ماوەیەکی دوور و درێژ لە تەبلیغات لە دژی کۆمونیزم و مارکسیزم و سۆشیالیزم و هەشتێکە ناوی عەدالەتی کۆمەڵایەتی لێبێ ئەمانە ئەبینین کەسێک بەبێ شەرمکردن بەبێ خۆشاردنەوە بەبێ بڵێن خۆدزینەوە ڕوون و ڕاست دەڵێ من دیموکراتیک سۆشیالیستم و من پێویست ئەبێت دۆخی ئابووری چارەسەر بکرێ ئەبێ دەوڵەمەنەکان و ملیاردێرەکان باجی زۆرتر بدەن لەوەی کە خەڵکەئیدا یاخود لە 100 زیاتر بدەن بە دەقیقیەوەی کە ئەو بانگەشەی بووەکە لە ئەوانەی کە داهاتیان لە ملیۆنێک دۆلار زۆرترە لە ساڵێکە 2% باج زیاتر بدەن لە خەڵکیکە کە ئەمە دیارە بۆ ئەمریکا شتێکی زۆر گەورەیە بەتایبەت لە دەسەڵاتێکە کە ئۆلیگارکەکان لە ئەمریکای هەیەە مەسەلێکی گەورەیە بەرحاڵ بەڵێ هاوڕێ ئاراز ڕەشید پارێزگار وایە من نازانم بۆ چێ وشێن بیر چۆ بەرحاڵ پارێزگار بە جۆرێک بڵین ممکنە سەڵاحەتەکانی کەمتر بێت لە مایۆر بەڵام بەرحاڵ پارێزگارەکانی لا خۆمەکەی سەڵاحیتیان نییە بەس مەبەستمەوەیە کە لە ڕووی قانونیشەوە ڕەنگە لە ڕووی سیسلەی ئیداری و پارێزگار کەمێک سەڵاحەتی کەمتر بێت لە مایۆر بەرحاڵ مایۆر ئەتوانێت زۆر بڕیار بداوە زۆر ئیجراعاتی بڵین تەنفیزی ئەوانە ئەنجام بدا دیارە بە هاوکاریکردن و بە هاو ئاهەنگکردن لەگەڵ بڵین مەجلیس یاخود ئەنجومەنی ئەو ناوچەیە یاخود ئەو شارە بەرحاڵ ئەمن من بەو ئەندازەیە ئەوە بڵێم کە ئەمە بە نیشانەی پوچبوونەوەی هەموو ئەو پرۆپاگەندەی ئەزانم لە دژی کۆمونیزم کراوە بۆ ئەندازەی کە دەوڵەمەنەکان و ئۆلیگارەکان ناڕەحەتن من هەغوەوادەم کە هەر کەسێکی چەپ و ئازادی خواز لە دنیاە بەمە خۆشحاڵ بێ و من پێم وایە کە نیشانیدا و تایبەت دەگەر سەیری بکەن ئەوەی کە لە ئیحسایەتەکانە بڵاو کراوەتەوە تقریبا لە 175 گەنجان لە خوار 30 ساڵەوە دەنگیان داوە بە زۆران مەمدانی یعنی هەمووان گەنجانی کە بەشداریان کردووە لەم هەڵبژاردنە لە 175 دەنگیان داوە بە زۆران مەمدانی تەنانەت شتێکی تر کە بینیم حسایشی تر کە بینیم کە نازانم چەندێک دیقەتە لە سەرچاوەیەکەوە بینیمە زۆر بە دوایە نەچووم لە ناو جووەکانی ناو
نیویۆرکە کە دیارە لەم لاواڵێن موسڵمانە و دیارە ئەو ئینە ئەزانین ئەو فەرق و جیاوازیە لە بینی ئاینەکانە، بەڵام لە ناو جووەکانی ناو نیویۆرکە ئەوانی تەمەنیان لە 44 ساڵەوەیە لە 167یان دەنگیان بە زۆران مەمدانی داوە. طبعا ئەم ڕەوەندا و ئەم ڕەوتە بەو معنایە ڕەوتێکی سۆشیالیستی نییە بۆ معنای کە من ئەیناسم، بەڵام جەلبکردن و ڕاکێشانی ئەم خەڵکە ئەم جەماوەرە زۆرە بۆ ژێر ئاڵایەک کە لەلایەن سەرۆکی ئەمریکاوە بە کۆمونیست ئیتیهامەکرێ و بەسیجکردنی لانی کەم 100,000 کەس کە خۆبەخشانە بۆ ئەم کەمپینەکاریان کردووە، لە ڕاستیا کارێکی گەورەیە و شتێکەمای ئومێدە، نیشانەی ئەوەیە کە تەواوی ئەو تەبلیغاتانەکە لە دژی کۆمونیزم کراوە لە ئەمریکایە کە نزیکەی 70 ساڵێک تەمەنیەتی، تایبەتی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئیتر بەرنامە و نەخشەی بۆ دانراوە. بەرحاڵ ئەم بردنەوەی ئەم کەسە نیشانی پوچکردنەوە و هەڵۆشانەوەی تەواوی و تەبلیغاتانەیەوە شتێکی زۆر پۆزتیف و هەنگاویشی ڕوو لە پێشە. دیارە ئەمە من لەگەڵ هەمووانی کە بۆ ئەم بردنەوەی دڵخۆشن هاوڕام، بەڵام بینە سەر وەقایعەکان و شتەکان وەکو ئەوەی کە هەیە وەکو ئەوەی کە پێویستە بناسێبی بینین. طبعا زۆران مەمدانی داوای ئیسلاحاتێکی کەمی کردو، شتانی کە ئەو داوای کردووە بۆ نمونە تەحسیل حاصل لە شوێنێکی وەکو سویدا. دیارە ئێستا لە سویدا هەر کەسێک لە 50,000 کرۆن کە ئەکاتە 5,000 دۆلار لە مانگەکە تقریبا زیاتر موچەی هەبێت و ئەوانە سکاتێکی زۆرتر ئەداوە، تقریبا سکاتەکەی لە 120 زیادەکە نەک لە تەنها لە 102 لە چاو ئەوانی کە لە 50,000 کەمتریان هەیە، لە 120 ئەو پارەی کە لەسەر و 50,000 لە سویدا ئەدرێ. یەکێک لە داواکاریەکانی تری زۆران مەمدانی خۆڕایکردنی هاتوچۆی ناو شارە کە ساڵانێکی دوور و درێژە بوون وڵە وڵاتێکی وەکو پرتوغال کراوە ئەنجام درراوەوە هاتوچۆی ناوشار خۆڕاییە. تقریبا وازانم 4 ساڵ یا 5 ساڵ لەمەوە بەربوو حیزبی کۆمونیستی بەناو کۆمونیستی پرتوغال شەرتی دانا لەسەر سۆشیال دیموکراتەکانە گەتانی حکومەتانەگەڵا تەشکیل بێ نەبێ مە بکەن لە شارێکا و یا لە چەند شارێکا بۆ ئەمە جێبەجێکرا. بۆ نمونە کە چاڵکێر یاخود کندیگاردن یا ئەوەی کە بڵێن شوێنی ئاگادارکردنی مناڵە بە خۆڕایی وێ، طبعا ئەمە هەنگاوێکی زۆر ڕوو لە پێشە، بەڵام لە بەشێکی زۆری وڵاتانە وا بە خۆڕاییە ونمونە لە سوید ئەوانەی کە ئیژەکەن کە کارەکەن پارێکی ڕەمزی ئەدەن کە هیچ ئەو پارەیە نییە، لە 2000-3000 کرۆن تێ ناپەڕێ، ناوایکی زۆرە مناڵی وردمان نییە، نازانم چەندێکە، بەڵام هەر چاڵکێریشم بەکار نێناوە لە سوید بەرحاڵ، بەڵام ئەزانم کە لەو حدودەیە پارێکی ڕەمزیە لە ساڵێکە یاخود لە مانگێکە پارێکی زۆر کەمەدەن لە چاو ئەوەی کە پێویستە. بەبەستمەوەی ئەو شتانی کە زۆران مەمدانی داوای کردووە زۆر ئیسلاحاتێکی بەربڵاو و فراوان و ئەوانە نین، بەڵام بۆ ئەمریکا زۆرە، بۆ ئەمریکا مەسەلەیەکە کە یعنی بەتایبەت لە ڕۆژگارێکی وەکو ئەم ڕۆیەکە کەسێکی ڕاستڕە و بگرە فاشیستی وەکو ترامپ لە سەرکارە بردنەوە بە دروشمی لەم بابەتەوە مانای هەڵگەڕانەوەی لاپەڕەکەیەوە، ئەوەیە کە خەڵک بە شوێن چارەسەرێکی ترا ئەگەڕێ نەک خۆ تەسلیمکردن و تەسلیمکردنی ئایندە و چارەنووسی خۆیان بە کەسێکی وەکو ترامپ یاخود بەو بزوتنەوەی کە پێوترێ ماگا لە ئەمریکایە. بەڵام دیارە لە سەرنجام زۆران مەمدانی هیچ پەیوەندیەکی بە سۆشیالیزم بە معنای هەڵوەشانەوەی کاری کرێگرتە نییە، پەیوەندی بەو سۆشیالیزمەوە بە معنای دەرهێنانی زۆرێک لە پێداویستیە سەرەکیەکانی ژیان لە بازاڕ و لەوانەوە خۆڕایکردنی پەیوەندی بەمەوە نییە و ئەو لایەزال هەوڵیەوادا کە لەگەڵ ئەو سەرمایهداری کە هەیە بە جۆرێک هەڵکا، دیارە بە مەرجوو بەوانە شتیان بەسەرا داسەپێنە لەبەری ئەوەی کە جۆڕایەڵی دەوڵەمەنەکان و ئۆلیگارشەکان بێت کە هەنگاوێکی باشە، بەڵام لەگەڵەوەی ئەو تەجاوز
زی سەرمایه‌داری و ئەم سیستەمە بە یەکجاری ناکە. لەمەش بڵێن بڕوای من جێگای سەرنجتر ئەوەیە کە ئەم حرەکەتە سەرنجام بەبیرهێنەرەوەی ئەو کارەیە کە ئۆباما کرد، وانەی کە متابعی سیاسەتی ئەمریکایان کردووە. زانن کە وەختێک لە ساڵی 2010 بوو کە ئۆباما هاتە سەرکار و ئەوانە ئەو جوڵان ئۆفراوانە گەورەیە کە سەرتاسەری ئەمریکای داگرت و گرتیەوە ئەوانە چەندێک بە تەئسیر بوو، چەندێک کاریگەر بوو و چەندێک خەڵک و گەنجی هێنایە مەیدان و چەندێک بڵێم بۆنی سۆشیالیزمی لێ هاتووەوانە. زۆرێک لەوانی کە بەشداریان کردبوو لەم کەمپینەی ئۆبامایە دووبارە ئەوانی شەرخوان بە سۆشیالیست و بە لایەنگری لە عەدالەتی کۆمەڵاتی ئەوان نازانی. بەڵام سەرنجام وەختێک ئۆباما بردیەوە لە خیتابی بردنەوەکەیە بە خەڵکی و بچنە ماڵەوە دەیتر تاو ئەوە کەمپینەکەمان سەری گرت و سەرکەوتین و ئیتر لەمە دوا کارەکان بەنە دەست خۆم و خۆم بۆتان عیلاجەکەم و پێویست ناکە خۆتان ماندووکەن و خۆتان هیلاکەن و لە مەیدانا بمێنەوە و ئەوەی کە ویستان کردتان و ئەوەی کە پێویست بوو بیکەن کردتان و منتان هەڵبژار بنێنەوە و منتریشەکانتان بۆ چارەسەرەکەم کە دیارە نەکرد چارەسەری نەکردووانە بگرا زۆر بە شێوازێکی ئاشکراتر یاخود هەروەکۆی خۆی خەسکا بە قەرزاری ئیمپریالیزمی ئەمریکا زۆر دڕندانەتر لە بەرامبەر دوژمنەکانی ئەمریکاوانی کە ئەمریکا بە دوژمنی زانین جوڵایەوە بەبێ حکمی هیچ محکەمێک وانە خەڵکی لە خۆرهەڵاتی ناوەڕاستە تیرۆر کرد بەبێ ئەوەی کە هیچ لابکاتەوە لە پێداویستیەکانی خەڵکۆوانە جگە لە جێبەجێکردنی میدیکێر یاخود جێبەجێکردنی بەرنمەیەک بۆ چاکردنی خزمەت گوزاریە تەندروستیەکان لە ئەمریکا هیچ دەستکەوتێکی وا لە ئۆباما بەجێ نەما بگرە ئۆلیگارکەکان و بانقەکان و سەرمایه‌دارەکان جێپی خۆیان خۆشتر کردووە لە بەڕاستی لە تووڕەیی و لە بێزاری خەڵکی ئەمریکا لە دۆخێکی نالەبارکە کەوتوتەوە لە ئەمانەمانەوە ینی پارێزگاریان لە خۆیان کرد. بەرحاڵ من ناڵێم زۆران مەمدانیش لە خیتابەکەی دوێنەیە هەماشتی وتۆوانە، بەڵام من نەمبیست داوا بکە کە خەڵک لە مەیدانا بن و لەگەڵیان من نەمبیست داوا بکە کە ئەم جوڵانەوە کە دەستی پێکرد و کۆتایی نێ. بۆچی واڵێم؟ لەبەرەوەی کە ئەم تەنانەت ئەم داواکاریە کەمانش ئەم شتانێک کە ئاڵێم لە ئەوروپا زۆر دەنێک ساڵە جێبەجێ بووە لە ئەمریکایە ڕوبەڕووی چاڵنجی زۆر زۆر گەورە ئەبێتەوە. هەر ئێستا نیویۆرک شارێکە ئەم دیارە لەسەر وشەی پارێزگاریش لەگەڵ هاوڕێ ئاراسا بێەوە بڵێم پارێزگار عادەتەن ینی پارێزگاری پارێزگایشی گەورەیە نەک شارێک و ئەوانە. ئەم مایۆری شارێکە ڕئیسی ویلایەتەکە یاخود ئەوەی کە ئەم ویلایەتی کە نیویۆرک وەکو شارێکی گەورەتیایەتی ئەوانە ئەو نییە. لا یەزال ئەو کێشە ئەم بەرنامانەی کە ئەم ئێوە لە شاری نیویۆرکە وەکو مایۆر وەکو عمدەی شاری نیویۆرک ئەنجامی باتەوەوانە ممکنە لەگەڵ سەرۆکی ویلایەتەکە یاخود لەگەڵ مەجلیسی ویلایەتەکە بکەوێتە کێشەوە ئەو پارانەی کە پێویستە بۆی تەرخان نەکرێ. من لە هەندێک لە ئێساتا خوێنمەوە بۆ 3 ساڵی داهاتوو بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامانەی کە ئێستا هەن نیویۆرک پێویستی تقریبەن بە 17 ملیار دۆلار یارمەتی و کۆمەکی دەوڵەتی فیدرالی هەیە. تەمانە مشتانە زۆریش سیر و عجایبە. دەوڵەتی شارێکی وەکو نیویۆرک مرکزی هەموو پارەی دنیاە، وۆستریت لەوێیە، مرکزی سەرمایه‌داری هەموو دنیا نەک بەتەنها ئەمریکاوانە. بەڵام لەگەڵ ئەوەیە تەمان ئەو داهاتانی کە باسێکە نازم پێم وابێ ساڵانە 3 تریلیۆن و شتێک داهاتی ئەو شارێ وەکو ئەو خزمەت گوزارانێک کە پێشکەشێکاوەکە و قازانج و بڵین سوودانی کە لەم شارەیە ئەکرێ. بەڵام لەگەڵ ئەوەیە بە ئەندازەی ئەوە بڵین زەریبەی لەبەر دەسانیە کە پێداویستە سەرۆکیەکانی خەڵک لە وڵاتەیە دابین بکرێەوەمان مەجبورن قەرز لە حکوومەتی فیدرالی بکەن یاخود لەلایەن ویلایەتەوە ویلایەتیەکە نیویۆرک سەربەوە لەلایەن ئەوانەوە پاری پێ بدرێت کە ئەمەش وەک باسەکەم بۆ 3 ساڵی داهاتوو 17 ملیار دۆلاریان پێویستە. ئەم هەر ئێستا لە کاتی ئێستاە ئەوان بۆ جێبەجێکردنەوە بەرنامانەی کە ئێستا هەیە نەک ئەمریکا زۆران مەمدانی هێنێ پارەکەمە نییە لەبەردەستانیە. بەرحاڵ خەزێنەی
شارەکە بەتاڵە بۆ جێبەجێکردنی ئەم بەرنامانەی کە ئەوڵێ بۆ نمونە بەلاشکردنی پاس ینی ئەوەی کە پاسی ناو شار هەم سەریع بێت و ئەم خێرا بێ هەم خۆڕایی بێ کە کەس پارە نەیە هاتوچۆی ناو شاری نیویۆرک ئەوانە ببێتە خۆڕایی ئێمە مەسرفێکی زۆری پێویستە چەند ملیار دۆلاری پێویستە ئەمە لە کوێوە دێ ئەمەڵێ من 2% بڵێن زەری با خەمە سەر دەوڵەمەنەکان کەم چینە لە ڕووی نەزەری و ئەمە ڕاست بێ بەڵام جێبەجێکردنی ئەم 2%ەوە داسەپاندنی ئەم 2%ەوە وەرگرتنی وەروانیە کەمار بڕیاریدا ببەوە بڕیار پێویست بەوەکە بڕیاری محافەزە بێ پێویست بەوەکە بڕیاری ئەنجومەنی ئەو شارە بێ ینی بە قەنەواتی زۆر تەشرێوەمانەیە تێپەڕێکەمانە تەحەدایەتی زۆر گەورەی لە بەردەمایە و ئەگەر دەوڵەمانەکان چەند 10 ملیۆن دۆلاریان بۆ کەمپین لە دژی زۆران مەمدانی تەرخانکرد لە کاتی هەڵبژاردنە لە دوای هەڵبژاردنەکەەوە بۆ ڕێگرتن لێ و ئەوانە توان چەند ملیۆنی تریش تەرخانکەن و خەڵک بە کرێ بگرن و کێشەی بۆ دروستکەن ئەمانەم کێشانەکە دروستە بێت کەسێک کە بەنیازی جێبەجێکردنی ئەم خواستانە بێت ناتوانێت لە بەسیجکردنی خەڵک خۆی دوورخاتەوە و ناتوانێت لە خیتابەکەیە دیانە خیتابێکی زۆر باشیدا بەو ئەندازەی کە دژایەتیکردن بوو لەگەڵ ترامپا کە ڕاگەاندنیەوە بووکەوە ئێمە لەم ڕێگایە بەردەوامین کە ینی وانە بوو کە خیتابێکی تەوفیقیانە بێتەوە وانە بڵێ دەی بە ئاژبینەوە ئەوەی بوو لە کاتی هەڵبژاردنەوە لای خۆمان نەکرێوانە هەتایشێتی و پارتیش لە کاتی هەڵبژاردنە تێژ بەکەن و دوایەوەی کاڵبژاردن تەوا بوو ئێوانە قسەی کاتی هەڵبژاردن بوو خیتابەکەی لەم بابەتە نەبوو خیتابێکی زۆر جددی بوو پێداگرتن بوو لەسەر ئەو ناسنامانەی کە پێی اتیهامەکرێوتی لی پاشگەز نابمەوە و هەڕەشەشی لە ترام کرد ئەگەر دی ڕوبەڕووی منە بێتەوە تێ پەلامانم بیتوانە ئەبێ بەسەر هەموو لاشەی هەمووانەیە تێپەڕیکە لەگەڵ منە لەم کەمپینە و لەم خەباتەیە بەشدار بووم بۆ گاندنی من بەم جێگایانی خیتابەکەی بەم معنایە خیتابێکی متحدی بوو جیاواز بوو لە خیتابە ئاسایی و نۆرماڵەکانی دیموکراتەکان کە هەمیشە و دایم دوای هەڵبژاردنەکانیانەوەیتر لەگەڵ باڵی جمهوریە ئاش ببنەوە و کار بڕوە و نەشی سووتێنەکە بابوو دۆخەکە تەوازنەکە ڕابژیرێت ئەمە نەبوو بەڵام لە بلایتریشەوە خیتابی کەسێکە ئەوێ جوڵانەوەیکی جەماوەری بەسیچکە بۆی لە پشتیەوە بوونلانی کەم و جێبەجێکردنی ئەمانە ئەمەمان نەبینی و ئایا بانگوازی نەکردنی و خەڵک بڕۆنە ماڵە بەڵام بانگوازیش نەکردنی و لەسەر جادە بمێننەوە شەڕ تەواو نەبووە ئەم سەرکەوتنەمان تەنها بیدایەتە ئەمە تەنها هەنگاوی یەکەمە پێویستمان بە ڕووبوونەوەی گەورەتر هەیە و ئەوانەی کە لە هەڵبلەم هەڵبژاردنە لە بەرامبەر منادۆڕان ڕۆژی دواتر یاخود ئەمڕۆ مقاومەت و بەرەنگاریان لەگەڵ ئەم جوڵانەوە و حرەکەتە ئێمە دەستمان پێکردو زۆر چەند بەرابەرتر ئەبێ و زۆر زیاتر ئەبێ و پێویستمان بەوەیە کە پێکەوە لە هاوکاری و لەوەیابی بەرحاڵ ئەمە منهەجی ئەو نەبوو کە بە بڕای من ئەمە یەکێکە لە خاڵە لاوازەکانی و حقەتەکەی ئەوەیە بردنەوەکەی ڕووداوێکی پۆزتیڤ و باشە بەڵامەوەی کە دوای ئەم بردنەوەیە چی دێتە پێشەوە ئەمە پرسیارێکی زۆر زۆگەم پرسیارات بە تەنها بەسەر سەری زۆران مەمدانیشەوە ناخولێتەوە بەسەر سەری تەواوی سۆشیالیست و کۆمیستەکانی دنیای ئەخولێتەوە نەک هەر لە ئەمریکا لە هەموو شوێنێکی دنیا دۆخێکی نالەبار دنیا تێکەوتو ئێمە ڕوو بە هەڵدێری ڕوبەر و هەڵدێری فاشیزم هەنگاوەنین ئەم جۆرە مقاومەتان ئەم جۆرە بەرەنگاریانە ئەتوانێت نیشانی بدات کە هێزی بەرەنگاری هەیە وجودی هەیە زیندووە ئامادەیە بۆ قوربانیدان ئامادەیە بۆ بەرەنگاربوونەوە و چۆشیدا نەداوە بەڵام ئایا ئەم هلیە شاو و پەلامارە کە جەنگی لێکەوتۆتەوە لەم جەنگانەیە هەموو ڕۆژە خەڵکانی بێتاوان ئەکوژرێن و لەبین ئەچن لە ئیسرائیل و تاوانە گەورەی ئەنجامەدرێ لە سوودانە و تاوانە گەورەی ئەنجامەدرێ لە وڵاتەکانی وەک وڵاتی خۆمانە ئەم بێسەر و بەرەیە وجودی هەیە لە ئاستی قانون و یاسەکانی نێودەوڵەتیە هیچ یاسایەک نەماوەتەوە پێشێل نەکرێت لەلایەن دەوڵەتە گەورەکانەوە جاران ئەمریکا بۆی باتە لە عێراقی بایەوانە وای ڕۆژتە چەنەها دانیشتن و مناقەشە و ئەوانە تا لە ساڵی 2023 محاولاتی زۆری کردبوویکەوە UN و مەجلیسی ئەمن لە پەنا ئەمریکا بۆ داژیکردنی عێراقەوەوانە ئەمڕۆ تاچێ بۆ لێدان و اختیتافکردن و هێنانی مادۆرۆ لە فەنزەوێلا ئەوانە باشی بە کەس نیە ئەسڵا خۆی ئەچێ ئەنجامێداتەوەوانە بۆ لێدان لە ئێران ئەسڵا پێویستی بە هیچ
بڕیارێک نەکرد لە هیچ جێگایەکەەوە لە هیچ مەجلیسی ئەمنێکەوە ئەوانە ڕێک ئەم کارانیان ئەنجامدا لە پێشێلکردنی ئەم یاسیانە دەوت یا تاوانە گەورانەی کە پۆتین خەریکە ئەنجامێدا و هەڕەشە گەورەی کە پۆتین ئەنجامێدا ئەم دەست پێکردنی سیباقی ئەتۆمیە کە لەم چەند ڕۆژێ ڕابردووە خەریکە دەنگی بەرزە بێتەوە هەموو ئەمانە هەڕەشەی گەورن بەسەرسەری کۆمەڵگاکانی ئینسانیەوە و ئێمە هێشتا لە هەڵدێرێکین بەرەو زەرکاوی فاشیزم و بەرەو زەرکاوی شەڕ کە معلوم نییە ئایا بەشەریە دەتوانێت لەم سەرنجام لەم زەرکاوە پاژماوەیەکیش بێتە دەرەوە یان نا زۆر کەس پێیان وایە فاشیزم قۆناغێکی بڵین موقەتە بەحساب بەو تەجروبانەی کە بینیمانە حربی عالەمی دووەم نازیزم سەر نەکەوتو ئەوانە مچینەم جارش هەروە بێدێنە پێشەوە تاکو و مافەکانی خەڵک پێشێلکەنەوە ئەوانە یاخود بەکارە برێن وەکو بڵین وەسیلەیەک بەکارە برێن بۆ پاشەکشەکردن بە چاوەڕوانەکانی خەڵکو ئەوانە وەختێک سەرمایهداران زانیان دۆخەکان بۆ مولائیمە ئەوانە فاشیستەکان بەلاوە ئەنێن و دووبارە بزنسە وەکو جاران ئەچێ بەڕێوە مەرجنیە وابێ و مەرجنیە دۆڕانی نازیستەکان لە حربی عالەمی دووەمە بڵین شتێکی ناچاران نەبوو بیا حتمێتی تاریخی بوو بێ ئەکرا بیبەنەوە ئەکرا ئێمە ئەمڕۆ 70 ساڵ یاخود بەخشن و بوو بە 80 ساڵیش ئێمە یادی سەرکەوتنی فاشیزم و نازیزم بکەینەوە لە بریەوەی یادی ڕووخاندنی فاشیزم و نازیزم بکەینەوە و ئەمڕۆم حملەیە هاتووە بەش بە حاڵی خۆ من نازام و هێزانی کە لە ساڵانی 1940ەکانە لە هەموو ئەوروپای لە ئەمریکا لە رووسیا لە هەموو دنیاە لە بەرامبەر نازیستەکان ئەوەستانەوە لە بەرامبەر فاشیستەکان ئەوەستاون ئەمڕۆ هەن لە مەیدانە بوەستنەوە یاننا و من مەشکوکم لەو بابەتەوە ئەو هێزە ئەبینم وەکو هێزی مادی و ماتریال بەڵام ڕێکخراو نییە لەبەر ئەوە ئەمەی کە سەرنجام چی هەرتەنها سوالێک نییە بەسەر سەری زۆران مەمدانی ئەوخلێتەوە بەسەر سەری هەموو کۆمیستەکانەوە ئەخلێتەوە و من وازانم وەڵامی ئەمە ئەوەیە کە هێنانە مەیدانی خەڵکە و کارکردنە لەسەرەوەی کە احتیمات بە کەمپینەکانی هەڵبژاردن و بەم ئالیەتانەی کە سەرمایهداری خۆی دایناوە پشت بەمانە نەبەستی بەو ئەندازەی کاکرێ سوودی لێ ببین سوودی لێ ببینین بەڵام تەواوی جوڵانەوەکە خۆ نابێ پشتی بەمانە بەست بێ و پێ دوابێ بە هەمان ئەندام و دەستگایە کە سیستەمەکە خۆی دروستی کردو و توانی سیستەمەکە ئاڵ و گۆڕ پێ بێ ئەمە خەیاڵە ئەمە خەونە شتیوا لە ئارانی دەوڵەت دام و دەستگایەکی بێلایەن و محاید نییە مەچینەیەک نییە کەسێک سوکانەکەی گرتە دەستەوە بەو جێگایبی باکە ئێوێ وانە بەما ئەم دام و دەستگای دەوڵەت دام و دەستگایەکی سەرمایهداری بۆ ژوازیەوە ئاراستەکەی دیاری کراوە ئەو شتانەی کە ئێوێ مەرامەکانی ئەهدافەکانی هەدافە کورتماوەکانی درێژماوەکانی دیاری کراوە وانە سۆشیالیستێ سواری سەری بێتوانەوە بێ بابەرەوە سۆشیالیزم باشۆ بەرەوە سۆشیالیزم وانە بەم جۆرە ناکرێەوە ئەمە ئەو تەوەهومەیە کە بەڕاستی جوڵانەوەیەک بە ناوی پۆپۆلیزمی چەپ لە دنیای خەڵکی خەریکن بڵاوێکەنەوە هەموو شوێنێک باسیەوە کرێ ڕیزەکانی ئازادی خوازەکانیەک بگرین بەرەیەکی فراوانی جەماوەری دروستکەین و سەرنجام چیشە هەموو بەم بەرە فراوانە بۆ چییە بۆ هەڵبژاردنە نەک بۆ ئەوەی خەڵک لە مەیدانا بن بۆ دیاریکردنی چارە نووسی خۆیان بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا یاخود بۆ پیادەکردنی ئیرادی خۆیان ئەمە نییە بۆ ئەمە نییە بۆ ئەوەیە کە بێن لە کەمپینێکی هەڵبژاردنە بەشداری بکەن و مێلانشۆن لە فەڕەنسا بگەێنە سەر دەسەڵات یا سیریزا لە یۆناان بهێنە سەر دەسەڵات یا بەیانی جێرمی کۆربین لە بەریتانیا بێتە سەر دەسەڵات دەردی ئینگلیزەکە لە سۆوات یعنی ئێستا جێرمی کۆربین بێتوانێ لە ناو بەریتانیا لە ناو لەندەنا تەواوی مەسیری بەریتانیا سەرمایهداری بەریتانیا بگۆڕێ بە چی ئەمە سیستەمێکە 200 ساڵ عمری هەیە ئەم هەموو نەریتە ئەم هەموو قانون ئەم هەموو یاسایە ئەم هەموو اقتصادە ئەم هەموو ئایدۆلۆژیای ئەم هەموو فەرهەنگە ئەم هەموو نووسەرە ئەم هەموو سیاست مەدارە ئەم سیلاح و چەک و جێیش و پۆلیس و دەستگای مخابرات و ئەمانە هەروە بە سادەی ئاوا ئەتوانی تۆ مەسارەکەی بگۆڕیت و بیبەر و جێگایشتر ئەمە خەون و خەیاڵە و ئەمە ئەو خەون و خەیاڵەیە کە بەڕاستی پۆپۆلیزمی چەپ بڵاوێکاتەوە ئایدۆلۆژیستەکانیان دەمێکی شەینەکەن باوی چینی کرێکار نەما قسە لەسەر دیسکۆرسەکەن ئەم ناسنامە جۆر بە جۆرانە بەرهەمی دیسکۆرسی دیاری کراون ئەسەن موقعێتی اقتصادی ئەوەی خەڵک
وەکو کارگەر بەرژەوەندی لەگەڵەوەیان نییە کە بە کارکە بەرژەوەندی لەگەڵەوەیە کە ئازاد بێ لە کاری کرێگرتە ئەمانە سەرچاوەکانیان نییە ئەمە مەجموعەی خەڵکی ناڕازیتر لەم بینایە تۆزێک بە بڵێن هەنێک کەمێک بەهاراتی ئیسلام و مسلمان و ئەمانەشی پێوەکەین ئیسلام و فۆبیا و ئەمانە بۆیتەوە بەرەکە ئین بێت و ئایدنتیتی جۆر بە جۆرە ئیتر لە هۆمۆسێکسوێلەوە تاکو خەڵکێکە لە دژی ئیسلام و فۆبیای و ئەمانە هەموو لە بەرەیەکا کۆ بکەینەوە ئەمە ئەتوانێت ئیتر دنیامان بەرەو باشتر بەرێ لە حەقەتە ئەمە خەون و خەیاڵە و خەون و خەیاڵێکی کوشندەشە و ئەمە لە ڕاستیە چەپەکان و کۆمیستەکان ناوێ بێڵن ئەمە بەسەریانە بڕوخێ جارێکی تر دیواری بەرلین کە ڕووخا بەسەر سەری کۆمونیست و چەپەکانە ڕووخ ئەم جارش ئەم وەهم و ئەم خەو خەیاڵە بڕوخێ بەسەری چەپ و کۆمونیستەکانە ئەڕوخێ و باسەکەش لەسەرەوە نییە ئێمەوەکو خەڵکانەکە بە کوردی قساکەن چیمان پێکرێ بەرحاڵەمانە ئەتوانێت بە زمانی تریش بووترن بە زمانی تریش باسێکم بەڵام باسەکە لەسەرەوەیە خەڵکانێکە خۆیان بە چەپ و کۆمونیستەزان لە سەر تاسەری دنیا بڵاو بوونەتەوە موقعێت و جێگان بۆ خۆیان لەکوێ داناوە نەک لەبەرەوەی کە کۆمونیستن یا چەپن لەبەرەوەی کە تۆ خەڵکی وڵاتێکی تری ئەم فاشیزم و ڕاسیزمی کە ئێستا لە ئەوروپایە هەیە وە پۆپۆلیستە چەپەکانیانەوێ بەم هاتوو هاوار و جەبهاتانە ڕوبەڕووی بوەستنەوە ئەوانە سەرنجام ئەگەر وانە بوو و سەرکەوتن بۆ فاشیزم و ئەوانە مناڵەکانمان چیکردن لەم وڵاتانەیە باسەکە لەسەرەوە نییە ئێستا مەبادیئمان ئەفکارمان نازانم چیمان ئەوانی کە بەم زمانە تێگەن و لە ئەوروپا و ئەمریکا ژینەوە نازانن باسی چ موسیبەتێکەکەم کە لە ڕێگایە بۆیان ئەگەر تۆزێک ورد ببنەوە و هەواڵەکان ڕۆژانە متابع بکەن لەبەرەوە حەقەتەکەی ئەوەیە ئەم دۆخە پێویستی بە چارەسەری کاراتر هەیە پێویستی بە ڕێکخراوبوونی کاراتر هەیە بردنەوەی زۆران مەمدانی ئەتوانێت فەزایەک دروست بکە کە ئەمە باشتر تیا بچێتە پێشەوە بەڵام بەو ئەندازەی زۆران مەمدانی پێی وایە کە پرۆسەکە تەواو بوو سەرکەوتن بەدەست هات و بەیانی ترەتوانێت هەنگاو هەڵگرێ بەرەو تحقیقکردنی خواستەکانی خۆی بەبێەوەی بەرەنگاریی بۆ دروست بێتەوەمانە ئەمە هەڵەیەکی کوشندەیە و سەرنجام باجەکەی هەر ئەو خەڵکەیدا کە لە پەرەسەندنی فاشیزم و ڕازیزم لە ئەوروپایە لە هەرەسانە بەرحاڵ من لە ئەخیرا بێمە سەر باسی هەڵبژاردن تقریبان ئەم باسی هەڵبژاردنە بۆ بە باسێک لە هەموو جێگایەک خەریکە کۆمونیستەکان بەرەوخۆی ڕاکێشت تەنانەت ئەم باسە کۆتایی پێناێنم بۆی کوا سەرنجێک بدەم لەسەر سیاسەتی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق و کوردستان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکانی عێراقە بەڕاستی ئەم تەسەڕوفە سیاسی لەم ڕۆژانەیە بینیم و ئەمانە جگەلەوەی کە جێگا ئینتیقادێکی زۆری منەوە لەگەڵ تەواوی ئەو هەڵسەنگاندنەیە نەک بۆ هەڵبژاردن بەگشتی نەک بۆ پەرلەمان بەگشتی نەک بۆ ئەوەی کە ئێمە چی لە ئەم پرۆسە سیاسیانەیەکەین هەموو لەسەرەوانە مەبدەیەن متتەفقینەوەوانە گوناحێک و کفرێک لەوەیان نیە کۆمونیستێک چێ لە پرۆسی هەڵبژاردنە بەشداری بکە ئەگەرم پرۆسی هەڵبژاردنە پرۆسەیەکە بۆ گەیاندنی پەیامی خۆت و ئەوانە لە سەردەمی لینینەوە ئەمە وتراوە سەردەمی مارکس و گڵسەوە ئەمە وتراوە تا دواتر بۆ لینین و تا ئێستاش ینی شتێک نییە حرام بێ بەشداری بکەی لە هەڵبژاردن کە دیارە فەرق و جیاوازیشی زۆرە لەوەی کە لە ساڵەکانی 1960 و 1970 کە وەختێک دۆما ببەخشن لە 1970 دایە کە وەختێک دۆما هاتۆتە پێشەوە لینین 1970 و 1990 ئەڵێم کە لینین داوایە کە بچنە ناو پەرلەمانەکانەوە بەعزێکیان هەبوو ناچینە ناو پەرلەمان و پەرلەمان هی بۆ ژوازیەوانە لینینەوە بەکاری بێنین بۆ حملاتی تەوعیە و ئەمانە ئەمڕۆ تۆ فەیسبووکە لەبەردەمایەوە تا من دانیشتم لەسەر یوتیوبەوانە قساکەم بە ئازادی چ پێویستت بۆیە بڕۆی لە هەڵبژاردنە بەشداری بکەیت تا لەسەر سیاست قسە بکەیت تا پەیامی سیاسی خۆت بگەیەنی ئەوانە مبەرراتێکی بێپایەن و ئەوانە بەڵام هەرحاڵ کفر نییە حرام نییە شتێکی گوناحێکی سیاسی نییە بڕۆی لە هەڵبژاردنە بەشداری بەڵام لە هەڵبژاردنێکە لانی کەم دام و دەستگایەکی لێبەدی بێ کە احترامی خۆی بگرێ کە ڕێزێک و بەهایەک و قیمەتێکی بۆ خۆی دانابێ ئەمەی لە کوردستان و لە عێراقا هەیە کەی وایە ئەو تا هەڵبژاردن کراوە ساڵێک زیاتر لە کوردستانە هەڵبژاردن کراوە ئەمان نەحکومەت پێک هاتووە نەحکومەت کۆتایی هاتووە نە پەرلەمان کۆبۆتەوە و هەموو شتێکیش وەکو خۆی ڕایە ینی ئەم مەکتەبیشەوە هەبێ نەبێت چییە
ئەم دام و دەستگا کارتۆنی هەبێ نەبێت چییە و ئەم دام و دەستگا کارتۆنی تۆ بەشداری تیا بکە یا بەشداریتیانەکەی چییە بە بڕای من لە ڕووی سیاسیەوە سیاستێکی تەواو پێچەوانەی هەموو ئەو تحلیل و لێکدانەوانەیە کە لە ڕابردووا کردومانە و دیارە هەموو حیزبێک ئازادە توانێت دابنیشە پەشیمان بێتەوە بڵێ ئەوی کەواکردمان غەڵەت بوو ساڵی 92 کە ئێماڵین لە پەرلەمانی بۆ ژوازیا بەشداری ناکەین غەڵەتمان کرد ئەمە 33 ساڵ لەمەوبەر ساڵی 92 کۆمونیستەکان و چەپەکان بەشداری هەڵبژاردنیان کردایە ئەوانە چەند کورسی پەرلەمانیان هێنا دیارە دیوایی هەر ئاڵانە ناو جەنگی ناوخۆوانەوە و کاریان بەسەر هات کە حیزبی شوعی بەسەری هات فەقیرە سەرنجام لە هەولێریش بوو لە سلێمانیش بوو جا تاڵبانی گاڵتی پێکردن ئەو کاتەکە یوت لەم لاژە خۆن و لەو لاژە خۆن بەرحاڵ هەر ئاوای لێ هات ئەو وەختەش بەڵام مەبەستمەوە ئەمە 33 ساڵ لەمەوبەر ئەم پرۆسەیەمان لە دۆخێکی زۆر باشتر لە ئێستاە ڕەت کردەوە لە دۆخێکی وەکو ئێستایە بەشداریکردن لە پەرلەمانێکی بێلەزەت و بێمەعنای لەم بابەتە کە هەر ئێستا دیارە خەریکە سەفەقاتەکەن و ئەوانە وەگەر چووی بووی بە ئەندام پەرلەمان چەند ملیۆنمانەی تێ و چەند ملیۆن بین و خەریکە سەفەقات لە پشتەوە ئەگرێت و ئەنجامە دیێوانە بەشداریکردن لە پەرلەمانشی لەم بابەتەیە قیمەتەکەی چێ باقی چییە بەڵام ئەمە بەو لاوە بوەستێ ئەمە بۆ خۆی لە ڕووی سیاسیوێ بەڵام لە ڕووی تاکتیشێکی دیاری کراوە کە لەم هەڵبژاردنەیە براوتە پێشەوە من سەبارەت بەم دۆخە بۆنی ئیبتیزازێکی سیاسیەکەم من ئەزانم هاوڕیانەی کە لە ناو حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق و کوردستانان اختلافم هەبێت لەگەڵیانە نەزەرم جیاواز بێت لەگەڵیانە بەڵام لە ڕووی سیاسی و خەڵکانی بە تەجروبە و خاوەن سابقەن شعورەکەم لەژێر ئیبتیزازی سیاسیان کاریان پێکراوە ئەگینا تۆ لەگەڵ هەڵبژاردنە بەشداری بکێ بێ خۆت بۆ ئامادەکەی ساڵێک لەوە پێش دابنیشی بەرنامی بۆ دابنی خۆ بەشداریکردنی هەڵبژاردن گاڵتی مناڵان نییە ترامپ هەر ئەم شەو ڕۆحی چوە لەوەی ساڵێکی تر لەم کاتەیە لەم مانگەیە ساڵی 2026 انتخاباتی نیوەی تێرمەکە ئەکرێت هەر لە ئێستاوە حسابات لەسەرەوەکرێ چێ ئەیباتەوە چێ نایباتەوە تۆ حیزبێکی کۆمونیستی ئەپچێتە ناو پرۆسێکی لەم بابەتەوە بۆ خۆت بەباشی ئامادە ناکەی ئەم پەلە پرۆسیە چییە کە دواتر ناتوانانی شروتەکان جێبەجێکەیت و فرسەتت پێ نادرێت لە ناو ئەم هەڵبژاردنەیە بەشداربی دوایە فرسەتت پێ نەدرا لە ناو هەڵبژاردنەیە بەشداربی قەناعەتت هەیە هەڵبژاردنە زۆر مهمەوە بێتیایە بەشداربی ئەوانە بۆ ڕاستیەکەی بە خەڵک ناڵێ بۆ شەرت و شروتە تەعجیزیانە باز ناکەی کە لە بەرامبەر ئەحزابێکی وەکو حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق و کوردستانە دانرێت کە بێ $1000 ئەوەنە $10,000 لە بانقە کتابێ بۆی لە هەڵبژاردنە بەشداری کە ئەمانە بۆ بە خەڵک ناڵێن ئەم ڕاستیان و دوای ئەوە هەموو ئەمەش قەینا پشتیوانیتان لە حیزبی شوێی کردو لەگەڵ حیزبی شوێیات چوونەتە بەرەوە پشتیوانیکردن لە کاندیدی کۆتا یعنی چی کەسێک لەم هەڵبژاردنە وەکو مەسیحی بەشداریەکە ئەمە لە شوۆی فەلسەفە و لە شوێی بوویر و بۆچوونی کۆمونیستیا جێگەی ئەبێتەوە کەسێک وەک ئەوەی کە مەسیحیە دەنگی پێدرێت و هەڵبژاردەی کۆتایە و ئەڕوا لە پەرلەمانی عێراقا دامشی ئەمە ئەی بۆ ئەگەر لە ئەوروپا باسی نوێنەری مسلمان بکرێت لە شاری لەندەناوانەی کرد بەهرە یعنی چی خەڵکی عێنکاوەیە و مەسیحیەوە بە بەخاتیەوەی کەوا مەسیحیە و بەخاتیەوەی مەسیحیە دەنگە هێنێ ئێمە پشتیوانی لەم کاندیداکەین پاشان ئەگەر نەیبردەوە ئەگەر دۆڕا حیسێت لە شوێ هێنن ئەمە تاریخەوە ئەم مێژووی کە ئێوە خەریکن یاری پێکەن مێژوو ژیانی هەر هەمومانە بەرحاڵ قەناعەتانە گۆڕێ سیاستانە گۆڕێ بە هەر حاڵام ئەمە کەی سیاستکردنە هەر بۆیە من پێم وایە واقعاً قەناعەتم هەیە کە ئەمە لە ژێر ئیبتیزازێکی سیاسی ئەنجام درراوە ممکنە لایەنێک لە لایەنەکانی دەسەڵات لە کوردستانە یا لە عێراقا هەڕەشەی گەورەی لەم حیزبە کردبێت کە ئەگەر نێت لەم پرۆسەیە بە جۆرە لە جۆرەکان بەشدارینەکە ئایندەی باش نابێت من ئاوایەتە بەرچاوم ئەمە لە تەسلیم بوون بە ئیبتیزازی سیاسیە چێ نە لە تاکتیکە چێ نە سیاسەتە ئەمە نە کارکردنە حتاکو و بۆ بەرژەوەندی بەرتەسچی حیزبیش حتا بۆ بەرژەوەندی بەرتەسچی حیزبیش ئەمە بەشداریکردن نییە لە پرۆسەیەکا بۆ ئەم ئامانجە بۆ ئەم مەبەستە بەرحاڵ من قسەکانم لێرە کۆتایی پێدێنم باسەکە لەسەر هەڵبژاردن بوو دیارە لەگەڵ هاوڕەیەکە ڕۆژی یەکشەمە زۆرتر لەسەر هەڵبژاردنەکانی عێراق و بە تایبەتی بەشداریکردنی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق و کوردستان قساکەین بەڵام پێم خۆش بوو لەم ئەم پورتە قسانە سەبارەت بەم هەڵوێستەی حیزبی کۆمونیستی کارگەری عێراق و کوردستان بکەم کە جملەتەن و تەفسیرن جێگای
ئینتیقاد و بگرە سەرسوڕمانی منە، واقعان جێگای سەرسوڕمانی منە. ئەو هاوڕێیانە لەوە سیاسی ترن بکەونە داوی ئاوە، نازانم چی خستونێتێ داوی ئەلەم بابەتەن. بەرحاڵم باسە لێرە کۆتایی دێنم بە ئومێدی ئەوەی جێگەی سوود بوو بێ کۆمنتەکانتان پرسیارەکانتان پێشوازی لە یەکەم ممکنە هەندێک قسە و باسم کردبێت کە هاوڕانی تر نظری جیاوازیان سەبارەت بەمە هەبێ. من پێشوازی لە هەموو ڕەخنێک هەموو سەرنجێکی ئێواکەم بە ئومێدی کە بتوانین لە دیالۆژێکی بە سوودابین لەگەڵ یەکترا. زۆر زۆر سپاسانەکەم بۆ کاتەی بە منتاندا بۆ متابعەکردنی ئەم ڤیدیۆیە تا دیدارێکی تر و یەکتر دیتنێکی تر هەمووتان بە شادی و کامرانی سپێرم. لە هەر شوێنەکەن ڕۆژتان و شەوتان خۆش هەر بشین.